شوێنەوارێکی مێژووی بە ناوی قەڵای لۆگردێنەوە کە مێژۆکەی بۆ نزیکەی 5,000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە لە سنووری ناحەی شۆڕشی سەربەقەزای چەمچەماڵ دۆزرایەوە. شارەزایەکی بواری مێژوش باسی لەوە کرد لێکچوونێک بەدی دەکرێت لە نێوان قەڵای لۆگردێن و گوندی چەرمووی کشتتوکاڵی بەو پێی مێژووی هەردووچان دەگەڕێتەوە بۆ چاخی بەردینی نوێ. ئەوەی کە تێبینی دەکرێت لەم شوێنەوارە جۆرێک لە چوون هەیە لەگەڵ شوێنەوارەکانی چواردەورە بۆ نمونە لە شوێنەواری چەرموو هەردووچان دەگەڕێنەوە بۆ چاخی بەردینی نوێ لە چەرموودا خانۆکان بناغەکانی بەبەرد دوو قۆڕ دروست کراوە بە هەمان شێوە ئەمەش لەم شوێنەوارەدا بەدی دەکرێت کاتێک کە بناغەکان لە بەرد و قۆڕ دروست کراوە بەڵام شوێنەواری چەرموو لە با بڵێن زیاتر لە 16 چینی شوێنەواری پێک دێت بەڵام ئەم شوێنەوارە تا ئێستا تەنها چینی یەکەمی کنە و پشکنینی پێدا کراوە چینەکانی کەی وەکو خۆی ماوەت هێشتا کنە و پشکنینی تێدا نەکراوە بەڵام جێگای داهکاتێکە کنە و پشکنین لەم شوێنەوارانەدا دەکرێت وەکو خۆی بەجێ دەهێڵێ بەبێ ئەوەی هیچ غتاایەکی جەوی هەبێ ئەمەش دەبێت ئەوەی کاریگەری کەشوهەوای بەسەرەوە بێت بە تایبەتی دابارین کە دەبێتە هۆی ڕاماڵین و تێکدانی شوێنەوارەکە. قەزای چەمچەماڵ یەکێکە لەو قەزانەی کە خاوەنی زۆرترین شوێنەواری مێژوویە و بە جۆرەی زانیاریەکانی پەیام تا ئێستا نزیکەی 200 شوێنەوار لەلایەن تیمە بیانیەکانەوە کنە و پشکنینیان بۆ کراوە. بەڕێوەبەری ناحەی شۆڕشش ئاماژەی بۆەوە کرد لەگەڵ ئەوەی چەندین جارداوایان لەسەری خۆیان کردووە بۆ کردنەوەی ناوەندێک بۆ پاراستنی شوێنەوارە مێژوویەکانی سنوورەکەیان بەڵام تا ئێستا ناوەندێک بەدی ناکرێت بۆ پاراستنی ئەو شوێنەوارانە. تا ئێستا لە قەزای چەمچەماڵە هیچ ناوەندێکمان نییە بۆ پاراستنی ئەو شوێنەوارانە. چەندین جاریش داوامان کردووە لە کەناڵەکانەوە لە بەرنمەکاندا ئاماژەمان بۆ کردووە داواکاریمان پێشکەش کردو بۆەوەی ئەم شوێنەوارانە بکرێن بە مۆزەخانەیەک هەم وەکو ناسنامەیەک ڕوودەشی میلەتەکەمان پیشان بدرێ. زۆر مەترسی داقۆڵان و مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت بۆیە من داوام لە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەتەنگ ئەم شوێنەوارانەوە بن. لە ماوەی ڕابردوودا بەشێک لەو شوێنەوارانی دەکەونە سنووری قەزای چەمچەماڵەوە لەلایەن تیمە بیانیەکانەوە کنە و پشکنینی بۆ کراوە بەڵام ئەوەی جێنی گەرانەیە پاش ئەنجامدانی کنە و پشکنین لەلایەن تیمەکانەوە بەجێ دەهێڵڕێن و ئەمەش مەترسی لە ناوچوونی ئەو شوێنەوارانەی لێ دەکرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.